من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بسم الله الرحمن الرحيم. بناران برز خوشوي سلايف وگروتان لبه خوشويستان لا پروژه و کار و چالاکانی برنامه بخشین و دەستگای بەخشینی خێرخوازی ئەمڕۆ لە شارۆچکەی پێنجوێن دەستگای بەخشینی خێرخوازی هەڵدەسێ بە دابەشکردنی 100 بەشە خۆراک بۆ 100 خانەوادەی هەژار و نەدار و خەڵکانی کەمەندام و خەڵکانی بێباو. خۆشەویستان فەرمونون لەگەڵمان بن لەم راپۆرتەدا ببینن کە ئەوانەی کە بەشە خۆراکەکە وەردەگرن چه هەستێکیان دەبێت و چۆن دوعای خێر بۆ خێرخوازان دەکەن. دەستخۆشی لەو بەرنامەی خێرخوازی ئەەکەم زۆر سپاسیان ئەەکەم هاوکاری ئەم خەڵکە ئەکا بۆ ئەم مانگی ڕەمەزانە ئەم خۆراکە ئیسیفای هەیە بۆ ئەو خەڵکە زۆر فەقیر و هەژارن زۆر ماڵیان ئاوە بێ سپاسیان ئەەکەم. ممنونی ئەو خێرخوازانە هەم چاویان لە فەقیر و هەژارەوە هەیە کە بە خاتی مانگی ڕەمەزان سوودی هەیە ئەم خۆراکە و ئینسان زۆر سپاسیانەکەم دەستخۆشییان لێ ئەەکەم خوا ڕزقیان بە بێوەی بنیاخوا. زۆر سپاسی ئەو خێرخوازانەیەکەم کە ئەم عینێنێنم بۆ ئەو خەڵکە کاکە گیان ئێوەش دەستان خۆش بێ و بێوەی بنیاخوا کە ئاو ئەم بەخشینەیەن پێمان بەس زیاو بێ خوا ڕستان باشڵا خوا ڕست پێوانەش با کە ئینێرێت بۆ ئەم مانگی ڕەمەزانە کە ئامەی نادوو بۆ ئەم خەڵکە هەژارە زۆر سپاسیانەکەم خوا بێوەیان کە ئیشەڵا. کەناڵە بە ڕزەکەتانەکەم زۆر سپاسی ئێوە خێرخوازانەکەم یاخۆخوای گەورە پاداشتی خێرتان بات و ئیشەڵای ئەو خێرخوازانشەکەم خۆراکیان نادە بۆ ئەمانی ڕەمەزانە ئیسفای لەکەین ئیشەڵڵا یاخۆخوای گەورە ئێوە شەوانی سەرکەوتووکە ئیشەڵڵا داوا لە خێرخوازانەکەین ئیشەڵڵا داوا خێرەکانیان و سەدەقەکانیان و زەکاتەکانیان ئیشەڵڵا بن بۆ بەرنامەی بەخشین و دابەخشکرێ بەسە فەقیر و هەژار ئیشەڵڵا خوای گەورە پاداشتی خێریان بات و ئیشەڵڵا یاخۆخوای گەورە خێر و بە بەرەکەت ئێوەش بەوەی کاخوا لە ئەوانش بە زیاد کاکە بۆ مانگی ڕەمەزانە بۆ فەقیر و هەژار ئەم شتیانە ناردۆ بە فەقیر و هەژار خوا پێغەمبەر لە خێرخوازان بە زیاد کاخوا ئێوەش بێەوەی کاخوا ڕزق و ڕۆزی هەموو لایە بە ئیشەڵڵا بۆ خەڵکی ئاوە نەبوون و فەقیر و هەژار پێویستێکی زۆر باشە زۆر مەمنون سپاسیان دەکەین. یارمەتی فەقیر و هەژارن خوای گەورە گیانتان لێ ڕازی بێ یاخوا خوای گەورە ڕزق و ڕۆزی ئەوانیشە با کە هاوکاری ئەوەکەن یاخوا بێەوەی بن ئێوەش بە قوربانم خواتان لێ ڕازی بێ یاخوا لە مانگی ڕەمەزانە کە هاوکاری فەقیر و هەژارەکەن دەستان خۆش بێ یاخوا بە قوربانم خوای گەورەتان لێ ڕازی بێ یاخوا بە قوربانم یاخوا ئێوەش بێەوەی بن بە قوربانم خوای گەورەتان لێ ڕازی بێ خوای گەورە ڕزق و ڕۆزی ئێوەش با خوای گەورە بێەوەیتان کە یەخوا بۆتان بنیسە بە حەزی ئیشەڵڵا بە قوربانم. سپاسی بەرنامەی بەخشینەکەم سپاس لەو برادەرانەکەم ئەم خواردنە دابەشەکەم لەم ساڵ خەڵکی فەقیر و هەژارە زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێت. ئەم خۆراکە بۆ مانگی ڕەمەزان زۆر پێویستە دەستخۆشیان لێەکەین زۆر سپاسان دەکەین. ئێمە ئەمڕۆکە لە پێنجێن هەڵتان بە دابەشکردنی کۆمەڵی خواردن بۆ 100 ماڵ لە ماڵی هەژار و کەمەندام و مناڵی بێباوک و برایانی ژینگە پارێت ژینگە پاکەرەوەوانی کە ئەمانە هەمویان هاوکاری کراون کۆمەڵی ماڵن کە ئەلحەمدولیلا سوودمەند بوون لەو خواردنی کە دابین کراوە لەلایەن بەرنامەی بەخشینەوە بۆ ئێمە لێرەوە لە دەستخۆشی لە ستافی بەرنامەی بەخشینەکەین کە ئەم بڕە خواردنیان نات بۆ پێنجۆن ئەم
فەقیر و هەژارانە و ئەم کەم ئەندام و مناڵی بێ باوکانە هەمویان لێی سوودمەند بوون داواکارین لە خێرخوازان کە بۆ شێوازە بتوانن هاوکاری بەرنامەی بەخشین و کەناڵەکەمان بکەن بۆ ئەوی بتوانین زیاتر دەستی فەقیر و هەژار بگرین تا ئەوانە سوودمەند بن زیاتر چونکی شارەکەمان بەڕاستی پڕە لە خەڵکی فەقیر خەڵکی بێدەرامەت خەڵکی بێکاسب لەگەڵ مناڵی بێباوک و جەماعەتی پاکەرەوەکان کە ئەمانە هەمویان پێویستیان بە هاوکاریە لە پێنجن بۆیە جارێکی تر دەستخۆشی لە بەرنامەی بەخشین ئەەکەین بۆ دابینکردنی ئەم بڕە خواردنە کە دابینیان کرد بۆ پێنجێن و داوا لە خێرخوازانەکەین کە بە هەمان شێوە هاوکاریمان بکەن ئێمە لە پێنجێن نووسنگەی پێنجێن هەوسان بە دابشکردنی ئەم خۆراکە ئەم ڕۆکە بۆ ئەم چینە فەقیر و هەژارانە. بسم الله الرحمن الرحيم. سرتا داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی ئەم ڕێمانگی ڕەمەزانیشی لێ قبوڵ کردوین. خۆشەویستان ئێمە لەم دەستگای خێرخوازی بەخشین لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەم ساڵماندا ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە شارۆچکەی پێنجوێن توانیمان 100 خانەوادەی هەژار بەسەر بکەینەوە کە لەو 100 خانەوادەیە ژینگە پارێزی تایە منداڵی بێباوکی تایە و نەخۆشی تایە و کەم ئەندامی تایە و هەژاری تێدایە توانیمان بە کارتۆنێ خواردن دڵیان خۆش بکەین بۆیە داواکارین لە خوای پەروەردگار خێری خێرۆمەندان بنووسێ و ئیحسان و چاکە و سەدەقەی خێرۆمەندان بنووسێ و خێرۆمەندانیش دڵنیا ئەکەینەوە لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوێن لەسەر سێشت ئەخوا یەکیانەوەی کە ئەفەرمێ ما نەقەسە مال من صەدەقەة پێغەمبەری خوا سوێنی لەسەر ئەخوا کە ماڵ بە سەدەقە کەم ناکا ئینشاءڵڵا ئەوانیش زیاتر و زۆرتر دەستکراوەتر بن و سەدەقەکانیان بگەن شوێنی خۆی هەتاوەکو ئێمەش زیاتر بتوانین لە هەموو شوێنێکە لەو پرۆژانە پێشکەشکەین و هەژاران و فەقیران و نەدارانی وڵاتەکەمان بەسەر بکەینەوە ئەوانەیەکەوە ڕەنگە لەم ڕۆژە کە ئێمە قسەی تێداکەین محتاج بن بۆی کەوا نانی ئێوارەیان بە تێر و تەسەلی نەبێت ڕەمەزانیش ڕۆژش فێری ئەوەمانەکەکەوە لە برسێتی خۆمانەوە هەست بە برسێتی خەڵکی تر بکەینەوە بۆیە داواکاری ئینشاءڵڵا لە هەموو خێرۆمەندان لە هەموو ئەو پرۆژانەی کە ئێمە جێبەجیان ئەەکەین دەستی خێران هەبێ خوای پەروەردگار لە حەسەناتیانە لە تای تەرازوی حەسەناتیانە ئینشاءڵڵا لە قیامەتە بۆیان ئامادە بکاتەوە باشترین شێوە پاداشیان باتەوە ئینشاءڵڵا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 11 0770 961 35 0750 723 25 55. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیستان بەشێک بوو لە دابشکردنی ئەو بەشە خۆراکەی کە ئەمڕۆ لە شارۆچکەی پێنجوێن دابش کرا. خۆشەویستان دەستگای بەخشینی خێرخوازی بۆتە جێگا ئومێدی هەموو نەداران و هەژاران و نەخۆش و بێنەوایان لە سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان. خۆشەویستان ئێوەی بەڕێز و خۆشەویست هەمیشە هاوکارێکی باشن بۆ ئێمە بۆ ئەوەی کە پرۆژەکانمان بگاتە پایان و پرۆژەکانمان بە سەرکەوتویی ئەنجام بدرێت. لەم مانگی ڕەمەزانەدا ئێوە بوونە پاڵپشتێکی باش، ئێوەی خێرخواز، ئێوەی دڵاوا بوونە ئەو دەستەی کە ئێمە هەمیشە کارەکانمان بە شێوازێکی جوان و چڕوپڕ و ڕێک و پێک بگاتە ئەنجام. بۆیە خۆشەویستان ئەوەمان هەیە کە دەڵێن خوای پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەرتانە، خوای پەروەردگار تاعەت و عیبادەتتان قبوڵ بکە، خوای پەروەردگار سەروەت و سامانتان بپارێزێ. ئێوە هەمیشە پشتیوانی ئێمەن لە دوای خوای پەروەردگار، بۆیە پێتان ئەڵێن ببەخشن بۆ ئەوەی بەخشینەکەتان هەمیشە لە بەرزیدا بێ و بەخشینەکەتان هەمیشە بەردەوام بێ بۆ ئەوەی بتوانین هەموو خەڵکێکی هەژار و نەدار دەستمان پێی بگا و بتوانین هاوکاریەکانی ئێوەیان پێ بگەین. بەخوای گەورەتان دەسپێرین، خواتان لەگەڵ.